سڵاوتان لێبێ بەڕێزان. سبەینێ ئاڵۆسترین پرۆسەی هەڵبژاردنی سەرۆکاتی ئێرانە. بەڕێوەچوونی ئەم پرۆسەیەش پرسیار و چەندین ئەگەری لێ دەکەوێتەوە بە جۆرێک هەندێک چاڕوانی گۆڕانکاری دەکەن. هەندێکیش بێئومێدن و گرنگی بە هەڵبژاردنەکە نادەن. سەرۆکی حوتەمی سەردەمی کۆماری ئیسلامی لە بەردەم چەندین کێشەی ناوخۆیی و دەرەکیە، گرژی سیاسی و ئابووری و دۆسەی ئەتۆمی و ئەوەی پێی دەوترێ بەهاری عەرەبی. لە نێوان باڵی محافزکار و ڕفۆرمخوازدا دەسەڵاتەکانی ڕابەری باڵای شۆڕش گۆڕانکاریان بەسەردا دێت، ئایا داهاتووی ئۆپۆزیسیۆن و بەتابەتی پارتە کوردیەکان چی دەبێت لە پاش ئەم هەڵبژاردنەدا؟ بۆ قسەکردن لەسەر هەڵبژاردنەکانی سەرۆکاتی کۆماری ئیسلامی ئێران و داهاتووی ئەو وڵاتە، جەلیل ئازادیخواز چاودێری سیاسی میوانی ئەم جارەی بەرنامەی چاوپێکەوتنە. زۆر بەخێر بێ کاک جەلیل. زۆر سپاس، مەمنون بژین بەو دەرفەتی کە خەڵقانتان و ڕێزم هەیە. زۆر سپاس دەکەین. لەوە دەست پێ بکەین، پێت وایە ئەم هەڵبژاردنە لە پاش هەڵبژاردنەکە گۆڕانکاری دێتە ئاراوە لە کۆماری ئیسلامی ئێران؟ بەڵێ، من پێم وایە ئەم هەڵبژاردنە ڕژێم زۆر هەوڵیدا بۆ ئەوەی هەموو درزەکانی خۆی درز بڕ بکات، کە لێنەکانی پڕ بکاتەوە پێش هەڵبژاردنەکەن و بەو کەسانی کە بەربژێر دەبن تۆڕێکی وا پاڵاوتنی دانابوو. لەو تۆڕە پاڵاوتنەدا ئەوانەی کە هەستیان دەکرد ڕەنگە لە هەڵبژاردن یا پێش هەڵبژاردن کێشەیان ڕوبەڕوو بکەنەوە، لە پێش هەڵبژاردنەوە بەربژێرەکانیان ڕەتکردنەوانێ. وەک هاشمی ڕەفسنجانی کە ڕەنگ بوو لە حاڵەتی دەنگهێنانەوەیدا کۆمەڵی کێشەی جدیان بۆ دروست بکاتەوە. بەڵام پێم وایە سەرڕای ئەو وەزعەتی کە ئەوان دروستیان کردو و پێوەرانی کە دایاننا ئەو تۆڕی کە دایاننا بۆ ڕەتکردنەوەی ئەو خەڵکە، ئەم هەڵبژاردنەی ئێستا لە ئاکامدا کێشەی جدی دەخڵقێنێ بۆ ڕژێم و ڕوبڕووی قەیرانی جدی دەکاتەوە. چونەوە قەیرانانی ئێستا لە ئێراندا هەن قەیرانهایکی بنەڕەتین کە لە هەموو ڕەهەندەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ئەو وڵاتەدا خۆی دەنوێنێ و بەو شێوە تۆڕانی کە بەربەست دەکرێت بۆ هەڵبژاردن چارەسەر ناکرێت. ململانیەکان لە زۆر ڕووبەردا خۆیان نیشانداوە. سەرەتایی ململانی کە ئێمە دەتوانین لێرەدا ئاماژەی پێ بکەین لە ڕاستیان ململانێکی زۆر جدی لە نێوان هاشمی ڕەفسنجانی، خاتەمی، خامنەی، بنەماڵەی خومینی خۆی ئێستا لە ئارادایە کە ئەم ململانێت زۆرتر لەوەی کە فۆرمێکی سیاسی هەبێەوە لەسەر بنەمایەکی فکری وەستابێ زۆرتر ململانی کە کەوێتە نێوان ململانی بنەماڵەکانەوە کە بەشێکیان نسبەت بە بەشێکی تریان وفادار نەبوون. ململانیکی کەمان هەیە کە ململانی سیاسیە لە شێوەی بەڕێوەبردنی دەسەڵاتی سیاسی لە ئێراندا کە ڕیفۆرمخوازان لەسەرم ئەساسە هاتوونەتە مەیدانەوە بە نوێنەرایەتی حەسەنی ڕوحانی ئێستا کە بەربژێر بۆ ڕێز جمهوری. بەڵێ من پێم وایە لە هەردوو حاڵەتدا ئەم هەڵبژاردنەی ئێستا کە 11مین دەورەی سەرکۆماری ئێرانە گرفتی جدی و قەیرانی ئەساسی بۆ ڕژێم دەخڵقێنێ. بەڵام ئەبولحەسەنی بەنی سەدر پێی وایە جیاوازیەک نییە لە نێوان کاندیدەکاندا لە ڕووی پەیامەکانیشیانەوە تەنانەت. ئەگەر پێشە و پێشینەی ئەو کاندیدانی کە ئێستا هەن سیر بکەین و بەریانە سیاسیەکانی ناوخۆی ئێرانیش ببینین و ئەو کردارانی کە کردویان و شێوەی مدیریەتی سیاسیان لە ئێراندا، من پێم وایە ئەو لێکدانەوەی نییە کە لە جێگای خۆی دابێ. من پێم وایە بە هەموو ئەوەی کە هەموو ئەو کاندیدانی کە ئێستا هاتوون هەر هەمویان هەوڵیانەوەیە کە پێکهاتی ڕژێم لە قەیران بەرنە دەرەوە. دیارە بە ئەوە نەهاتوون کە گۆڕانکاری بنەڕەتی ئەساسی و ڕیشەی لە ئێراندا دروست بکەن و ڕیفۆرمێکی ساختاری لە پێکهاتی دەسەڵاتی ڕژێمی جمهوری ئیسلامی ئێراندا بکەن. بۆ ئەوە هاتون کە ڕژێمە لە قەیران بەرنەدەرەوە. واتە پێت وایە سەرجەم کاندیدەکان فریاد ڕەسن نەک ڕزگارکەری دۆخی ئێرانی ئێستا؟ گومانم لەوەی هەندێک کێشن تەنها گومانم لەوە نیە کە هەموو بەربژێرەکان ڕزگارکەری ڕژێمن لە قەیران، نەکردنەوەی فەزایەکی سیاسی و دیموکراتیک لە کۆمەلگای ئێراندا. ئەو ڕژێمە نیشانی داوە کە هیچ جۆرە ریفۆرمێکی ساختاری هەڵناگرێ و هەتا ئیسلاح تەڵەبەکان ریفۆرمخوازەکەشیان خۆیان پێم وایە ئێستا بەو قەناعەتە گەشتون و ئەسڵەن دڵبەستن بەوەی کە ساختار و پێکهاتی ڕژێمی جمهوری ئیسلامی هەڵگری ریفۆرم بێ بەڕاستی وەهمە ئەبەسە، چون نیشانی داوە لە ماوەی ژیانی خۆیدا ئەم توانایی نییە و ناکرێم ڕژێمە دیکتاتۆریە زەدە دیموکراتیکە هەڵگری ریفۆرم بێ لە هەناوی خۆیدا. بەڵام بۆ هاتوون بۆ ئەوە هاتوون کە لە شێوەی مدیریەتی سیاسی خۆیاندا ئەو قەیرانە هەمەلایەنی کە ئێستا گەماروی ئێرانیداوە ئێمە سەری وەزعەتی ئێران بکەین ئابوووریەکی هەڵشکاوە، وەزعەتی سیاسەکەی کەوتوتە بنبەستێکەوە، فایلی ناوکێکی بۆ بە مۆتەکەیەک و لەسەری ئەژنۆی داداوە و خەریکە بڕستی لێ دەبڕێ. کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی زۆر لاوە، خەڵکێکی زۆر بێکارە. بۆ نمونە مەسەن ئێمە 12 ملیۆن بێکار و کاریگەری گەمارۆکانیش پێت وایە ئەمە کێشێکی بێگومان کاریگەری ڕاستەوخەوە هەیە بۆ 37% خەڵکی لاوکە بە شوێن کاردا دەگەڕێت لە ساڵەکانی 60 ئێرانیەوە تا ئێستا، ینی لە ساڵی 1970ەوە ئەمە هاتوۆتە بازاڕی کارەوە تا ئێستا کاری دەست ناکەوێت، لە ئەمڕۆوە هاتووە بۆ کار. هەڵاو
هاوسانی وەزعەتی هاتنە خوارەوەی ئەرزشی دراوی ئێرانی هەر هەموو ئەوانە و قێرانش دییان کە لەسەر ئێرانن بعد ئینسیداتێکی سیاسی کە هەبوو هەرە ڕای ئینسیدات سیاسیەکە ئینسیداتێکی کۆمەڵایەتی زۆر زەق لە ئێراندا هەیە هەموو ژیانی خەڵک کۆنتترۆل دەکرێت هەموو ئازادیە تاکی و کۆمەڵایەتی و سیاسیەکان بە تەواوی تێکشکێنراوە بربەستی بۆ دروستکراوە حتا سناریۆیە انتخاباتش کە ڕژێم دەستی پێداوە لە ڕاستای ئاراستەکردنی ئەو بەرنمەیەدا کە خۆی هەیەی بەڵام من پێم وایە ئەم بەرنمەی بۆ ناچێت سەریانم ئاراستەیە بەو شێوەی کە ئەو بەرنامە ڕێژی بۆ کردووە ناچێت ململانی سیاسەکە نیشانی دەدا و پێم وایە قەیرانی جدی دروست دەبێت بە بۆنەی بوونی ڕیفۆرمخوازانەوە لەم هەڵبژاردنەدا ئەگەر پێت وابێ ئەمە سیناریۆ بێ و بۆی ناچێتە سەر دەتوانین بڵێن ڕەنگە ڕووداوەکانی 2009 دووبارە بێتەوە لە شەقامی ئێرانیدا لە ئێستادا لە پاش هەڵبژاردنەکەمە بەستم پێم وایە پاش هەڵبژاردن شتی جدی دروست دەبێت ڕووداوی جدی دروست دەبێت ئاست و بارستایی و گەورەیان بچێتە ئاستی ڕووداوەکانی پاش هەڵبژاردننی 1970ەوە ناتوانەوە بڵم قەتعێ دوا دەبێت بەڵام بە قەتعێ دەتوانم بڵم کە پاش هەڵبژاردننی سەر کۆماری لەم دەورەیەدا گرفتی جدی دروست دەبێت من دەمێ ئاماژە بۆ بدەم ئێمە سیر بکەین لە درێژەی ژیانی ڕژێمی ئیسلامیدا تا ئێستا لەماوەی ئەو هەموو هەڵبژاردنەدا کە کردوێتی لە 34 ساڵ تەمەنی خۆیدا هەر کاتێک کە خەڵک ئیرادەیان کردووە ویستوانە ململانی جدی لە بەرامبەر دەسڵات و ڕژێمدا بکەن بە تایبەتی ڕەهبەری و ویلایەتی فەقێ ڕوبەڕووی قەیرانی جدیان کردوتەوە و ئەو قەیرانە جدیانشی کە بۆیان دروست کردووە لە ڕاستیدا ئەگەر ئێمە سەری سێ هەڵبژاردننی ساڵی 1376 بکەین ساڵی 1370 بکەین ساڵی 1380 بکەین بەربڵاوی مشارەکەتی خەڵک بۆ کە قەیرانی بۆ ڕژێم دروست کردووە و خەڵک بەو ئاراستەیەدا ڕۆیشتەوە و بەو جەهەتەدا ڕۆیشتەوە کە ڕاستەوخۆ لە بەرامبەری ڕەهبەری ئێراندا قەراری گرتووە کە بریتی بۆ لەکردنەوەی فەزای بازی سیاسی کردنەوەی فەزای بازی ئیجتیماعی ئازادی مەتبوعات کردنەوەی ڕێکخراوە پیشەی و سیاسی و سنفی و ئینجۆیەکان و فەزایەکە قابل تەحملتر بێ ئەم فەزا هەتا لە ڕەوشیشە ڕژێم و باڵی ڕەهبەری ناتوانێت قبوڵی بکە لەبەرەوە من پێم وایە ئەم دەورەیەش دەورەیەکە کە ناتوانرێت ئەم ویستانە سەرکوت بکرێت بە تایبەتی لە ئێستادا کە گۆڕانکاری زۆر جدی لە ئێراندا ڕوویداوە لە ڕووی پایگای تەبەقاتی و ئیجتیماعیەوە چینی ناوەندی ئێمە لە کۆمەلگای ئێراندا چینێکە کە زەبری جدی بەرکەوتووە ئەم زەبرە جدی کە بەری کەوتووە هەم بە تەمایلاتی سیاسی هەم بە تەمایلاتی ئیجتیماعی هەم لەسەر بیر و باوەڕ و بنەما ئیدئۆلۆژیەکانی خۆی زۆرتر نزیکی کردوێتەوە لە بەڵام پشتگیری ژمارەیەکی زۆر لە دەنگدەران بە پشتگیریان لە حەسەنی ڕۆحانی کە ڕێفۆرمخوازە ئەمە ئەومان پێ دەڵێت کە ئەمان چاڕوانی گۆڕانکاریکن کە جەنابی دەڵی گۆڕانکاری ڕوندادا تەنها سیناریۆیەک و دووبارەیە گۆڕانکاری مەبەستم گۆڕانکاری بنەڕەتێ لە پێکهاتەی ڕژێمی ئێران بەڵام پێت وایە ئەم پشتگیریەی دەنگدەران بۆ حەسەنی ڕۆحانی هیوایەکە بۆ گۆڕانکاری بێگومان ئەگەر لەسەر سێ ئاس ئەو خەڵکە هاتوونەتەوە مەیدان یەکێک مطالباتی ئیجتیماعی خۆیانیان هەیە هەر تەبەقە ڕوانگە و تێبینی خۆی هەیە لەسەر کاری سیاسی و هەڵبژاردن و مەنافعی عمومیش لە ئارەدایە لەم سەر سێ ئاستەیە کە خەڵک هاتوون و لەم سێ ئاسەش پیان وایە ئەگەر بتوانن ململانی لەگەڵ دەسڵاتی بێ ئەملاولای ڕەهبەری و خودی خامنەی بکەن حتى ئەگەر لە شێوەکانیش وا دەتوانێت گۆڕانکاری بکرێ ئێمە بۆ نمونە دەتوانین باسی ساڵی 76 بکەین لە ساڵی 76دا بەبەرینی خەڵک چوونە ناو هەڵبژاردنەکانەوە و بەبەرینی بوونی ئەو خەڵکەوە هەڵبژاردننی خاتەمی کارێکی کرد کە قەیرانی جدی بۆ ڕژێم دروست کرد و لە 1970دا هەمان شێوە تیکرار بووەوە هەمان شکڵ تێکرار بووە بەوەی ئیرادەی دەسڵات و ئیرادەی ڕەهبەری نەتوانێت جێبەجێ بکرێت لە هەڵبژاردنەکانە خەڵک بەم شێوەیە دەڕوانە مەسەلەکەەوە قەتعان من پێم وایە کە لە داهاتووی ئێراندا ئەگەر ریفۆرمخوازەکان دەنگ بهێنن کە پێشبینیەکانەوەی دەنگ دەهێنن بۆەوەی هەموو ریفۆرمخوازەکان چوونەتە پشتیان هەموو شخصیەتە سیاسیەکان چوونەتە پشتیان تەبەقەی متەوسط مەیلی هەیە بەم هەڵبژاردنەوە پێی وایە دەبێت بێتە بناو نەقشێکی هەبێت تێیدا ئەمانە قەیران دروست دەکات باس لە تێڕوانینی ڕابەری گشتی شۆڕشکێن لە ئێستا لە ئێراندا بە جۆرێک وەک باز دەکرێت وەک دەبینرێت پێشتر ئەحمەدی نەژاد سەرۆکی ئێستای کۆماری ئیسلامی ئێران جۆرێک لە کێبڕکەی هەبوو لەگەڵ ڕابەری گشتی پێت وایە ئەمە وا دەکات کە ڕابەری ئێستای کۆماری ئیسلامی ئێران بە جۆرێک سیرکە کە ڕەنگە ڕێفۆرمخوازەکان بتوانن زیاتر دەسەڵات بگرنە دەست و بتوان گۆڕانکاری دروستکەن من پێم وانە هیچ کاتێک خامنەی بگاتەوە قەناعەتی کە دەتوانێت لەگەڵ ڕێفۆرمخوازەکان کار بکات بەڵام باس لە نزیکی حەسەنی ڕۆحانی دەکرێت لە باز دەکرێت بەڵام حەسەنی ڕۆحانی شخص نییە بەریانە من باس لە بەریانێک دەکەم باز لە تاکە کەسێک ناکەم حەسەنی ڕۆحانی خۆی دەڵێ من بە تەیدی ئاغای خاتەمی هاتوومەتە نێو مەیدانەکەەوە کەوایە سەر بە بەریانی ڕێفۆرمخوازەکانە لە ڕاستیدا ڕوانگەی ڕەهبەری ئێران بۆ هەڵبژاردنەکان سەرکۆمار وەکو تەداروکچیەک دەبینێ وەکو کەسێک کە پادۆی ئەوە جێبە
بەجێکردنی فەرمانەکان و دەسڵاتەکانی ئەوە سەرکۆمار وەک نەهادێکی یاسایی بۆ مدیریەتی سیاسی وڵات کە لە قانونی ئەسیدا کۆمەڵێ مافی پێدراوە نایبینێ و بەو شێوەیە سەیری دەکا هەر بۆ ئەوەشە ئێستا و سناریۆیان ڕێخستەوە و تۆڕە کۆمەڵایەتی عەزیمەیاندانا و ئەو بربەستە سیاسیانیان دروست کردووە کە کەسی دڵخوازی خۆیان لە سندوقەکانی دەنگ بهێننە دەرەوە نەهاتنە دەرەوەی کەسی دڵخوازی ئەوان لە سندوقەکانی دەنگ یعنی ململانێکردن لەگەڵ دەسڵات یعنی ململانێکردن لەگەڵ ڕژێم یعنی ململانێکردن لەگەڵ ئەو ئینسیدادە سیاسی کە خەریکە لە ئێراندا هەموو قوشبنەکانی ژیان کون بردەکەواتە پێم وایە لێرەدا هەڵبژاردنەکانی ئێران دەیەوێت ئەومان پێ بڵێ یاخود بەڕۆژ ئاواژ بڵێکە ئەوەتە هەڵبژاردنەکانی ئێران جیاوازە ڕێفرەمخوازی شتێدا وەکو کاندید ئێوە بڵێ لە زمانێکی زووترەوە تاوەکو ئێستا ینی لە هەڵبژاردنەکانی پێشوشەوە لە تەمەنی ڕژێمی ئیسلامیدا لەو دەمەشتا لە 1376دا کە ئیتر ئەوجی جریانی ریفۆرم خوازی بوو هاتنە سەرەوە من پێم وانە جریانی ریفۆرم خوازی یا هەڵبژاردنەکانی ئێران هیچ پەسایی و ڕەوەندێکی بۆ حکوومەتی ئێران دروست کردەوە لە نێو مەحافلی نێونەتەوەی و لە نێو جیهانی دەرەوەدا هیچ کاتێکەمە نەیتوانی و پەسەندی و ڕەوایی بداپی چون پێکهاتی ئەم ڕژێمەوە ساختاری ئەم ڕژێمە واسان تەعاملی لەناو لەگەڵ گەلەکەی خۆی و تعاملی لە دەرەوە لە پەیوەندی نێونەتەوەیەکاندا بەزەقی و بەرجاستەی نیشانی دەدا کە کانونی قەیران لە ناوچەکە لە منتەقەکە دەسڵاتی جمهوری ئیسلامی ئێرانە لەبەرەوە نە انتخابات دەتوانێت مەشروعیەتی پێبدا و نە ئەو کاندیدانی کە هاتوون ئەمە لەلایەک لەلایەکی تریش بە هەموو پێوەرێک هەڵبژاردن لە ئێرانە هەڵبژاردنێکی ئازاد و کرا و دیموکراتیک نییە کێ چاودێری ئەم هەڵبژاردنانە دەکات کام حیزبی مستەقیل تێیدا بەشدارە کام ڕێکخراوە تێیدا بەشدارە مافی ژنان کاندیدکردنی ژنان مەسلەی نەتەوەکانی ئێران و گەلانی بندستی ئەم وڵاتە مشارەکەتیان لە جریانی انتخاباتە ئەمان هەموو لە ژێر سفرەوەیە و هیچ ئەسڵان پێوەرێک نییە ڕێگایەک نییە بۆ ئەمانی بێنە ناو انتخاباتەکەەوە لەبەرەوە دنیا چاودێری ئەم وەزئێتەیە و ئەم وەزئێتە بەرجەستەیە کە ناتوانێت پەسەندی و ڕەوایی بۆ بجێڕێتەوە لەلایەکی تر خامنەی هێندە دیکتاتۆرە و هێندە دەسڵات خوازە قانونی هێندە بۆ خۆی پۆلێن کردەوە ئێرانی بە شێوەیە کردەوە بۆ مەڵگەی خۆی من پێم وانی ئەسڵن بە ذهنی شعبور بکە کە بتوانێت ڕۆژێ لە ڕۆژان لەگەڵ دەستی دووەم و دەستی سێمی ڕێفەرم خوازەکانیش تعاملی سیاسی بکات ئەگەر وا بێ سەرکەوتنی محافزکارەکان پێمان دەڵێت ئێران بەرەو قەیرانێکی ئاڵۆستە دەڕوات بە تایبەتی لەگەڵ ئەوەی کە قەیران و کێشەی ناوخۆی و دەرەکی هەیە لە ئێستادا کێشەی سیاسی کێشەی بێکاری واتە کێشەی ئابووری و لە کێشە دەرەکیەکانیش کێشەی دۆسەی ئەتۆم و ئەوەی کە پێ دەوترێت بەهاری عەرەبی بێگومان من پێم وایە لە هەردوو حاڵەتدا بەرەنجامی ئەم هەڵبژاردنە هەرچی بێ ئەگەر بەرەنجامی هەڵبژاردنەکەەوە بێ ئەو بەریانی ڕێفەرمخوازی بتوانێت دەسڵات سەرکۆماری بەدەستەوە بگرێ میتۆدی کارکردنی سیاسیان قەیرانی جدی بۆ ڕژێم دروست دەکات ئەگەر بەرەنجامی هەڵبژاردنەکەن هاتنە دەرەوەی محافزەکارەکان بێ مەسەڵەن کەسێکی وەکو جەلیلی کە من پێم وایە مۆرەی مەطلوبی ڕژێمە و ڕەهبەری دەیەوێت بە هەر قیمەتی بۆ لە سندوقەکانی دەنگ بهێنێتە دەرەوە دیسان قەیرانەکە خەستر دەکاتەوە بۆ باری ئابووری شێواوە وەزئێتی ئیجتیماعی بە تەواوی نالەبارە وەزئێتی اقتصادی وێرانە وەزئێتی سیاسی لەوە خراپترە لە بنبەستێکی جدیدا لە ڕابطی دیپلۆماتیک و نێونەتەوەی خۆیان داگیریان کردووە دۆسیەی ناوکی زۆر قورسی دەکا بەسەر شانیەوە و هەروەها گەمار و ئابووریەکان ئەمانە بەم میتۆدە و بەم شێوە لە کارکردنی سیاسی و بۆ مدیریەتی ئەوان هەیەە هیچ کامێکی چارەسەر ناکرێت ومانەوەشیان قوڵبوونەوەی قەیرانیەکە و تعڕوزاتی تەبەقاتی اجتیماعیە و ئەمە فشاریشی بۆ خەڵک دانی گوشارەکە دەکەوێتەوە سەر خەڵک من سەرەتاش ئەرزم کردی جێگۆڕکەی چینایەتی زۆر بە ئاشکرا دەبینرێ ینی خەڵکی هەژارتر بووە طبقەی نێوەندی زەبری جدی لێکەوتووە ئاستی ژیان و معیشت و خۆشگوزرانی دابەزیوە لە تەسمیمی سیاسی و لە ئازادی کۆمەڵایەتی و ئازادی دیموکراتیەکانی خۆی بێبەش کراوە خۆی ئەمە هەنگاوێک بۆ پێشەوە بەوەی لە نێوان ئەم دوو چینە کۆمەڵایەتیە گرێبەندێک دروست بێ کام گرێبەندە لە ڕاستیدا ئامانجەکەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەسڵات هەیە بۆ دەستەبەرکردنی باری باشتری ژیان و ئازادی زۆرتر و فراوانتر چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ لە ڕووی پیشەوە چه ئازادی سیاسی و دیموکراتیکەکان ئەوەی کەشیکردنەوەی بۆ دەکرێت دەوتێت کە پەیامی کاندیدەکان پەیامێکی ڕازگۆ نەبووە لەگەڵ ئەم کێشانەی کە هەن پێت وایە ئەمە ئەوەیە کە هیوایەک نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆیە پەیامی ئەم کاندیدانە پەیامی دووبارەن من پێم وایە تێک ڕای بربژێرەکان و هەروەها بە باڵی ریفۆرم خوازیشیانەوە چاگەوە دەزانن کە بەم پێکهاتەی ئێستای ڕژێمی ئێرانەوە ینی بە ویلایەتی فەقی و بۆ قانونی ئەساسی کە هەیە و بۆ تەقسیمی دەسڵاتانی کە ئێستا لە ئێراندا هەیە و بۆ ساختارە سیاسی و مدیریەتی کە ئێران بەڕێوە دەبا هەر کامیان بێنە سەر دەسڵات و بن بەسەر کۆماری ئێران ممکن نیە ئیسلاحی بنەڕەتی و چاکسازی بنەڕەتی بکرێت لەبەرەوە
ئەو پەیامانەی کە دەیدەن پەیامێکە من قەناعەتم خۆشیان باوەڕیان پێی نییە و خۆشیان قایل بەوە نین کە دەتوانن لە وەزعیەتی فعلی ئێراندا گۆڕانکاری ئەساسی و بنەڕەتی بکەن کە وەڵام دەرەوەی ویستی جەماوەر و ویستی خەڵک و ویستی هێزە سیاسیەکان بێ ئەمە بە ڕۆشنی دیارە لەبەرەوە من پێم وایە پەیامەکانیان خۆشیان قەناعەتیان پێی نییە بۆ گەرمکردنی سندوق و دەنگدان و مەسەلەی انتخابات و زۆرتر هێنانە پای سندوقی خەڵکە کە ڕەنگە زۆرتر هاتنە پای سندوقی خەڵک قەیرانی جدی دروستکات چون مەسەلەتاش ئەرزم کردی هەر کات خەڵک بە جدی و بەرفراوانی چوونەتە پای سندوقدان بۆ دەنگدان لە انتخابەکانی ڕژێمی ئێراندا قەیرانی جدیان بۆ ڕژێم دروست کرد ئەمەش ئاماژەیەکە بۆ مانەوەی دەسەڵاتەکانی ڕابەری شۆڕش وەکو خۆی واتە گۆڕانکاری بەسەردانایەت کە ئەمە سەرنجی ئێستای چاودێرانە بە شێوەیەک سەیری دەکەن کە چاوەڕوانی گۆڕانکاری دەکرێت لە دەسەڵاتەکانی ڕابەردا هەموو ئەو مهندسیانی پێش هەڵبژاردنەکان کراوەوە ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی بەوردی ئانالیز و مهندسی کراوە ئەم هەڵبژاردننی کەوا بەوردی ئانالیز کراوە مهندسی کراوە لەلایەن ڕەهبەر و بەریانی ئەوانەوە کراوە بۆ ئەوەی بتوانن کە هەرچی کەمتر زەرەر ببینن و کەسێک بێنە سەرەوە کە موتیعی دەسڵاتی ڕاهبەر بێ و لە دەسڵاتەکانی ئەو کەم نکاتەوە بەڵکو پێی ئیزافەکە. لەلایەکی ترەوە ڕۆڵی داهاتووی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی ئێران چۆن دەبینی پێت وایە ئەم گۆڕانکاریانە ئەوان بەهێزتر دەکەن و مامەڵەکەی ئەوان وا دەکەن کە لەگەڵ دۆخەکەدا بگونجێت ئەگەر هات و شۆڕشی سەوز دووبارە بۆیەوە لە ئێران بە هەمان شێوەی 2009دا ئەوەی کە شۆڕشی سەوز دووبارە بێتەوە بەڕاستی من زۆر باوەڕم بەوە نیە و زۆر باوترم بە مەفهومی بزوتنەوەی سەوز نییە ئەو بزوتنەوەی کە لە ئێراندا بوو بزوتنەوەیکی دیموکراتی خوازی سەراسەری بوو کە خەڵک داوای ویستە دیموکراسیەکانی خۆی دەکرد هەر دقیقە ممکن ئەم بزوتنەوەی جارێکی کە سەر هەڵباتەوە وەک بزوتنەوەیکی دیموکراتی خواز ئەم بزوتنەوەی نەمردووە لە نوچدایە بەڵام دەتوانێت سەر هەڵباتەوە ئەمە لەلایەکی تریش من پێم وایە ئۆپۆزیسیۆن دەبێت بە میتۆدی کارکردنی خۆیدا بەجددی بچێتەوە دروستکردنی بزوتنەوە ڕێخستنی خەڵک ئامادەکردنیان و هێنانە پێشەوەی داواکاری دژیت ئەمانە ئەرکەکانی ئۆپۆزیسیۆنن ئەو میتۆدانی کە تا ئێستا بەکارهاتون بە باوەڕی من نەیتوانیوە زۆر وەڵام بداتەوە بۆ نمونە بایکوتکردن نەیتوانێت ڕژێم دووچاری قەیران بکە نەیتوانیوە باڵانسی هێزەکان تێک بدا نەیتوانیوە گرفتی جددی بۆ بخڵقێنێ لەبەر ئەمە دەبێت پێداچوونەوە بکرێت پێداچوونەوە بۆ مانایی ناکە حتمما دەبێت بچیتە نێو هەڵبژاردنەکان و بەشداری هەڵبژاردنەکان شێوەی تورکیا نانە بەو شێوەیە ناڵێم ئەم شێوەیە غەڵاتە بەو شێوەی کە تۆ دەبێت بەریانی ناڕزایەتی و ڕێخستنی خەڵک و هێنانی مطالباتی تازە دروست بکەی بۆەوەی قەیرانی جددی بۆ ڕژێم بخڵقێنن و لەم ڕێگەیەوە فشاری ببین ینی لە خوارەوە فشاری ببینی بەوەی لەسەرەوە بتوانیت بکرێتەوە واتە ڕێگەی سیام هەیە لە نێوان بایکۆتکردن یان بەشداریکردن ئەو دوو ڕێگەیە من پێم وایە ڕێگەی سیام هەیە بایکوتکردن و بەشداریکردن تەنها دوو ڕێگانین ڕێخستن کارکردن لەسەر کۆمەلگای مەدەنی و بە جەماواریکردنی ئەترازەکان و دەستەبەرکردنی مافە دیموکراتیەکان و دروستکردنی بەریان بۆ بەدەستێنانی ئەمانە کاری ئۆپۆزیسیۆن و دەبێت لەسەر ئەم ئاستە کار بکات هەر سەبارەت بە کاری ئۆپۆزیسیۆن بەتابەتی لایەنە سیاسی کوردیەکان لایەنە سیاسی کوردی ئۆپۆزیسیۆنەکان لە ئێستادا باس لە پێکێنانی بەرەی کوردستانی دەکرێت پێت وایە پێکێنانی ئەم بەرەیە تا چەند یەکگرتنی لایەنە سیاسی کوردیەکان پیشان دەدات لە بەرامبەر دۆخی ئێستا ئێراندا من پێم وایە دروستبوونی بەرەی کوردستانی ئێستا خزمەتێکی زۆر گەورە دەکا بە یەکبوونی گوتاری سیاسی هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات و هەروەها ئەو هێز و دەسڵاتە پەراکندەی کە هەیەە کۆی دەکاتەوە لەژێر چەدرێکا و ئینسیجامێکی جدیان پێدەدا و دەتوانێت بەرجەستەیەکی سیاسی و دەسڵاتی بۆ ئەو هێزانە لە بەرامبەر ڕژێمی جمهوری ئیسلامیدا دروست بکاوە لە دنیای دەرەوەش ئەنعکاسێکی دروستی دەبێت و پێم وایە کە لەو میکانیزمانی کە دەتوانێت خەباتی ئێمە لەم قۆناغی ئێستاوە بەرەو قۆناغێکی ئاکتیڤتر بەرێ دروستبوونی بەرەی کوردستانیە چ لە ئاستی ناوخۆ چ لە ئاستی دەرەوە و لە ئاسی ڕاوابەتی دیپلۆماتیک و لە ئاسی ڕاوابەتی جیهانی کە ئەم هێزانە هەیەە و زەرورەتێکە کە ئینکار ناکرێت و تەرحی بەرەی کوردستانی لە هەردوو ڕوبەری دروستبوونی گوتارێکی مشترەک و بەهێزکردنی هێزە سیاسەکاندا دەوری بەرچاوی دەبێت بەڵام لایەنە سیاسی کوردیەکان بەدەرنی لە کێشەی ناوخۆیی و ئینشقاقات و چەندین گرژی لە نێوانیاندا ئایا بەرەی کوردستانی کۆتایی بەوە دێنێ و پەیامەکانیان یەکدەنگ دەکات بەرامبەر بە دۆخی ئێستا ئێران مەرج نییە بەرەی کوردستانی میکانیزمی یەکخستنەوەی هەموو ئینشقاقەکان بێ بەڵام بەرەی کوردستانی دەتوانێت میکانیزمێکی بەهێزی یەکخستنی گوتاری سیاسی ئێمە بێ و هەمومان لەژێر چەترێکا کۆ بکاتەوە بۆی لە مقابل و دەسڵاتەدا کە هەموو ئازادیەکانی لە خەڵک زەوت کردووە و هەموو ڕوبەری ژیانی لە هەموو نەو ئازادیەک دامەڕیەوە بتوانیت قسەیەکت هەبێ بۆکردن و هێزێکی گرد و کۆت هەبێ و من پێم وایە ئەمە دەکرێت لە هەمان کاتیشا بەرە دەتوانێت هەنگاوێک بێت بۆ لێک نزیک بوونەوە بۆ چارەسەرکردن و خەسارناسی و قەیران و کێشانی کە بۆ بەهۆی ئینشعاب و لە نێوان هێزە سیاسیەکاندا ڕوویداوە. بەڵێ من باسم لە دەستەواژی هاوشێوەی تورکیان بەکارهێنا بەهۆی ئەوەی کە پێت وایە بەشداریکردنی کورد لە تورکیا ئەم گۆڕانکاری ئێستای دروست کردووە لە ئێراندا دەتوانین بڵێن ئەمە پێچەوانەیە کە ناکرێت وابێت و بەشداریکردنی کورد لە هەڵبژاردندا ناتوانێت گۆڕانکاری دروستکە
بۆی وتم هاوشێوەی تورکیا چەند خەڵ هەیە دەبێت لە سەری ڕابوەستی نیشێکەوەی کە بەراوردکردنی دۆخی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری تورکیەوە دەقاودەق گوێزانەوەی ئەو نمونە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان بە باوەڕی من هەڵەیە دەبێت ورد لەسەر ئەوە ڕابوەستین تورکیا بەرحاڵ دیموکراسیکی نیمبەندی سیاسی تێدایە ئەم دیموکراسی نیمبەندی سیاسی حەشای لێ ناکرێت تعامل لەگەڵ یەکێتی ئەوروپا دەکا کۆمەڵی پێوەەر هەیە دەبێت ڕعایەتی بکە کۆمەلگایکی مەدەنی بە قووەتی هەیە کورد لەوێت تقریبان نزیکەی 33% جەمعیەتی ئێرانەوە جەمعیەتی تورکیە و دووهەمین نەتەوەیە بەڵام لە ڕۆژهەڵات وانە ڕژێمێکی تئۆکراتی دیکتاتۆری پاوانخواز لەسەر حکومە گەلی کورد بە باشترین و لە خۆشببرین حاڵەت تا سێهەمین نەتەوەی ئێرانە و لە هەمان حاڵەتیشدا وەزی ئۆپۆزیسیۆن و کۆمەلگای مەدەنیمان متفاوتە زۆر متفاوتە لەبەرەوە نابێ ئەو دوانە وەک بەراورد بەیەکەوە بەراورد بکەین ولی من قەناعەتم هەیە کۆمەلگای مەتەنی ڕۆژهەڵات شکلی گرتووە دەکرێت تەقویەت بکرێت و دەکرێت میکانیزمێکی بەهێزی خەبات بێ لە یەکگوشەوە دەمەوێت بڵێم بەشێکی زۆری خەباتی کوردی ڕۆژهەڵات دەبێت بچێتەوە ناوخۆی وڵات دەبێت لەو هێزەی کە لە ناوخۆی وڵاتە کەڵک وەربگری خەڵکت هەیە تۆ ساختاری سیاسی لەناوەوە هەیە ئەو ساختاری سیاسی ئەمڕۆ فعالە وەک حیزب وەک ڕێکخرا وەک NGO وەک کەسایەتی دەبێت پردێکی هاوبەشە بێت لە نێوان ئۆپۆزیسیۆن و ئەمانەدا و ئەمانە بە یەکەوە ئەجندای سیاسی خوان بەرنەکەش ئەگەر ئینقلاب ڕوویدا یان ئەگەر ئینقلابیش نەبوو خۆپشاندان بوو لە پاش هەڵبژاردنەکە پێت وایە هەڵبژاردەی لایەنە سیاسی کوردیەکان خەباتی چەکداری دەبێت دووبارەیان خەباتی سیاسیە کە لە ئێستادا ڕەخنەی زۆربەی لایەنەکان لە ئۆپۆزیسیۆنی کوردی ئەوەیە کە سەردوسڕیەک هەیە لە خەباتی ئەواندا لە کۆماری ئیسلامیاندا من بەش بە حاڵی خۆم ساردوسڕیەم قوبوڵە ڕاستە وایە ساردوسڕیەکەیە بەڵام لە داهاتوودا من پێم وایە ئەگەر گۆڕانکاریەکان بێنە پێشەوە ئەو قەیران و ئاڵۆزی کە باز دەکرێت و پێم وایە ڕوودەدا دیارە میتۆدی ئەوڵی کارکردن مبارزەی مەدەنی و ڕاپەڕین و خۆپیشاندان و اعتراضاتی جەماوەری و فشارهێنان لە خوارەوەی وە بلی پێشم وایە زۆر قەناعەتم بەوە هەیە تقریبا نزیک بە یەقین دەتوانم ئەوە بڵێم ڕژێمی جمهوری ئیسلامی ڕژێمێک نییە کە وەڵام دەرەوەی خواست و اعتراضات و مبارزەی مەدەنی و شکلی اعتراضاتی خەڵک بێ بە شێوەیەکی دیموکراتیک سەرکوتت دەکا بە ڕەحمانەترین شێوە لەبەرەوەی بۆ ئەگەری مقابلی چەکداریش دەبێت بێگومان هێزەکانی کوردستان ئامادە بن تیار بن و ئاگیان لە وەزعیەت بێ لە هەر بارودۆخێکا کە ڕژێم بێ بە شێوەیەکی زۆر خراپ سەرکوبی ئەو خەڵکە بکە لە ڕاپەڕینێکی جەماوەری داگر بێت دەبێت لەو خەڵکە دیفاع بکرێت و مودای پێ نەدرێت دوپرسیارم کاک جەلی سەبارەت بە ئەو گۆڕانکاری کە باسی دەکەی یاخود ئەو قەرباڵغەی کە پاش هەڵبژاردنەکە ڕوودەدات پێت وایە ڕوودەدات پێت وایە ڕێفۆرمخوازەکان ئەمە دەکەن یان ئۆپۆزیسیۆنی ئێرانی و نەیارانی ڕابەری شۆڕش من پێم وایە بارودۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ئێران بە حدێکنا لەبارە ئێستا جەماوەر خۆیان ئامادەی هەرنەوە ئێعترازەکەن ولی دیارە فاکتەری ئۆپۆزیسیۆنی کوردستانی ئۆپۆزیسیۆنی سەراسەری ڕێفۆرم خوازان و هەموو ئەوانەی بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ڕژێم ناڕازین بە پێکاتی خۆیان و بەکوی ئەم فاکتۆرانەوە لە داهاتوودا گەر ئێعترازەکان شکڵ بگرێ سەر هەڵبدا دروست دەبێ سەر هەڵدەدا زۆر سپاس بۆ کاک جەلیلی ئازادی خوا سپاس بۆ شیکردنەوەکانت زۆر سپاس بۆ وەرەزان سپاس بۆ تەماشاکردنی ئێوەش هەر شاد و بەختەوەر بن سپاس کرد